لە پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین مامۆسانی ناڕازی دژی داواکاریەکەی بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی دەوەستنەوە لەبارەی شکاندنی بایکۆتی هۆڵەکانی خوێندن و دەستپێکردنەوەی دەوامی ئاسایی قوتابخانەکان. مامۆسانی پارێزگای هەڵەبجە جەخت لەوە دەکەنەوە کە لە هەفتەی داهاتووە ئەنجومەنی سەرکردایەتی مامۆسانی ناڕازی خۆپیشاندانی سەرتاسەری دژی بێموچەی و داواکاریکردنەوەی دەرگای قوتابخانەکان ڕادەگەێنن. ئێمە وەکو مامۆسانی ناڕازی جەخت لەسەر ئەو خاڵانی پێشوەکەنەوە کە داوامان کردووە سەرەکی ترین یاخە سەرەتایی ترین مافی خۆمان کە سی ڕۆژجارێکە لە بەرامبەرە وەرکی کە کێشین موچەی ماگانەمان وەرگرین و لە کاتی خۆیان موچەکانمان وەرگرین ئەگەر نا جارێکتر ئێمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن. هاوکات مامۆسانی ئیداری ڕاپەڕین دەڵێن لە کاتێکدا حکوومەت هیچ یەکێک لە مافە سەرەتاییەکانی مامۆسایانی دابین نەکردووە چۆن لە ڕووی دێت داوا لە چینی مامۆسان بکات دەست بەدەوام بکەنەوە. سەبارەت بەو بڕیاری کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی داوێتی سەبارەت بە خوێندن و سەپاندنی وێنکردنەوەی خوێندنگاکان یاخود بە شێوەی ئۆنلاین فعلەن ئەنجومەنی مامۆسایی ناڕازی و تێگڕای مامۆسایانیش نەکەرە ئەنجومەن ڕەتی ئەو فەرمانە دەکەنەوە و هەڵوێستیشان بەردەوام دەبێت لە بایکۆتا تا جێبەجێکردنی مافەکانیان کە گوتمان مافەکانیشان زۆر سەرەتاین دابینکردنی موچە و بژێوی ژانەی سی ڕۆژجارێکیانە لە بەرامبەر ئەو ڕەتکردنەوەیشدا بەنیازی لە هەفتەی داهاتوو ئەنجومەنی سەرتاسەری مامۆسانی ناڕازی خۆپیشاندانێک ڕابگەێنن وەکو ڕەتکردنەوەی ئەو فەرمان و داخوازی کە ئەوان دایانەوێت بە شێوازێکی سەپاندن بەسەر مامۆسانیدا بسەپێنن بەبێ هیچ دۆزینەوە هیچ ڕێگە چارەیەک و فعلەن ئێمە بەردەوام دەبین لەو ناڕەزایەتی و بایکۆتە بەرامبەر بە ئەو قەرارانەی دەسەڵات. ئاوشەوەی بەشێک لە شارەکانی هەرێم مامۆسانی ئیدارەی گەرمیانیش جەخت دەکەنەوە کە ئامادەکاری بۆ خۆپیشاندانی سەرتاسەری دەکەن و مامۆسان بە بێموچە ناتوانن بایکۆتی دەوام بشکن و بڕۆنە هۆڵەکانی خوێندنەوە. ئێمە وەکو مامۆسایانی گەرمیان هەڵوێستەکانمان ڕوونن تا ئێستا بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە و بەردەوامە بین لەسەر ئەو بایکۆتە چونکە تا ئێستا هیچ بەڵێنێک نەدراوە لە ئاستی بەرپرسیارەتی حکومی یان لەسەر ئاستی وەزارەت. ئەمە زانین داواکاریەکانی ئێمە ڕوو لە پەروەردەکان نییە چونکە لە دەسەڵاتی ئەواندا نییە لەبەرەوە لەسەر ئاستی حکوومەت هیچ وەڵامدانەوەیەک نییە هیچ بەڵێنێک نەدراوە و ئەو کۆمەڵێک شارش دەستی پێ کردو بۆ پرۆسەی بایکۆت بشکێ بەڵام ئێمە بە هیچ شێوە ناچنە ژێر باری ئەو فشارانە بەردەوامە بین لەسەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. هەڵوێستی مامۆسانی ناڕازی پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان لە کاتێکدایە کە بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی بە فەرمی داوای لە مامۆستایان کرد کۆتایی بە بایکۆت بهێن و دەرگای قوتابخانەکان بکەنەوە بەڵام ئەنجومەنی مامۆسانی ناڕازی و مامۆسانی پێشەنگ دەست پێکردنەوەی خوێندنیان بەم هەلوو مەرجەی ئێستا ڕەت کردەوە.